قەڵەم تەجروبە جوانە لە باوکە ئیبراهیمەوە بەجێماوە لە کاتێکە دایکە هاجرە با بۆ بیابانێ بۆ دەشتێ هیچ شتێکی لێ نییە. الله ئەکبەر لەگەڵ یەک مناڵی ساوایە، تۆ مناڵێکی ساوا لەگەڵ دایکێکی شیرە دەرە کە پێشتر دەرەوە و بازاڕی نەبینی بێ، ناوێری لە ناو بازاڕە، ناوێری لە شوێنێکا بەجێی بێڵیت. الله ئەکبەر ئێسەی بی بۆ بیابانێک بۆ دەشتێک هیچی لێ نییە، تەنانەت ئاوی لێ نییە، خواردنی نییە، تیر بەسەریان نافڕێ لەبەرەوەی کە ئەو نەوشکەڵانیە. بە چەند ڕۆژ هاتو چۆن ناگەیتە ئاوەدانی و ناگەیتە ئەوەی کە کەسێک هەر ببینی نەکەر ئاوەدانی، کەس بەسەریان نایەت. هاجرە ئەفەرمێ ئیبراهیم بۆ چێمان بەجێ دێڵی لای ئێستەی کەعبە. ئیبراهیم ئەو نە قورگی لە بگریانە ناتوانێت جواب باتەوە، پشتیان لێ هەڵەکاو ئەڕوا، یعنی توانای سیرکردنی مەشقەکەی نییە. مناڵێکی ساوا پاش چەند ساڵ خۆی گەورە داوێتێ ئیسماعیلی پێبەخشیوە، ساکێنە پشتیان لێ هەڵەکاو لێیانەیە، نازانێت قەلووداڵیان خوا، نازانێت لە برسا ئەمرن، نازانێت دز و جەردە ڕێیانەکەوێتە ئەوێ، نازانێت دڕندا، نازانێت چیان لێ دێ، نازانێت بەیانی دێ بەسەر مەیتەکانە وشک بوونەتەوە و شوێنەواریشیان نەماوە. دایکە هاجر کە تەجروبەیەکی هەیە لەگەڵ ئەم باوکە موسڵمانەیە، لەگەڵ ئەم پیاوە چاکەیە، ئەفەرمێ ئالله ئەمەڕەکە بهادا، ئەو خوا ئەمری پێکردویت ئیبراهیم، ئەمە هی خۆتە یان هی خوایە؟ ئیبراهیم تەنها سەرە لەقێنێ بەڵێ ئەمەی خوایە. دایک هاجر سەیریکە ئەم کەلیمە جوانە، ئەم شەرعە دروستە، عەزیمی ئەم ئافرەتە لە چیایە؟ ئەفەرمێ ئیذەن لەن یوضەیعنا الله. الله خوا لەگەڵ تەواو خوا ونمان ناکە، پێویستمان بە گەورەی ماڵ نیەمە، تەواو پێویستمان بە تۆ نەما ئیبراهیم. خوای گەورە مادەم خۆی فەرموو بێتی ونمان ناکە لە بیابانێکە لەگەڵ مناڵێکی ساوایە کە ناتوانێ باسەت کوڕ بێ، کە ناتوانێ شیری خۆی بەدەست بێنێ. ساکێنە دایکە هاجر ئەبێ بە گەورەی ماڵ و دەستی لێ هەڵەکا و قاچی لێ هەڵەکا و بەناو ئەو بیابانەیە چکە ئەزانێت خوای گەورە بۆیە نێرێ، سەبەبی بۆ ئەنێرێ، بەس جوڵەیەکی لەمەوێ، بۆیە سەفا و مەروە ئەکا، بۆیە هاتوچووەکە هەتا وەکو ئەو منفەز و ئەو مەخرەجی خوای گەورە بۆی داناوە بیگاتێ. بۆیە ومن يتق الله يجعل له مخرجا، هەر کەسێک ومن يتوكل على الله فهو حسبه، هەر کەسێک تەقوای هەبێ خوای گەورە دەرگای بۆ کاتەوە، هەر کەسێکیش پشت بەخوا بەستێت خوای گەورە بەسێتی.